مصا ويأوصا وبودانا دزاني مقصود مصانا كسا فلانا كسا عوشا ومصا هاي بيجي واتشوفيا دیسانە و بۆ خەڵکی خۆشەویستی دەربەری خانە بۆ مامۆستا دلێر سلێمان بۆ خۆشەویستە چی لێکردم خودایە دەنگم تێو سدام نایە بەو غەوزەینە و بەغرایە بەماڵا بەیتوڵایە چۆنی دەڵێم هەروایە کار و کەسبیم بۆ نایە لەبەر لەنجەی لەیلایە هەزار جاران وتومە لە سیدی و نەواردایە ئەو ئامانجە گەرمەکە وەکو تراکتر وایە وەی دگ مەسا وەی ئەو مەسا دگ مەسا وەی ئەو مەسا وەبوو ئامان دەزانین وەی مەقسوود مەفانە کەسە فڵانە کەسە ماڵە بابم مەسیە جوانە معلومی نییە بە کوردی قسەی بۆ دەکەم لە ئەو وایە تورکیە خۆشی مامە ئامانجە و مەردی وەکو کۆنیە دەیبزانم جوابم چییە هەنارە دانەی نییە هەنوێنە شانەی نییە ئەگەر ئامان لەلام بێ دەبینیە حەریق نییە هەرویش بێشابەت بۆ تۆ بانەڵێ کووەکیە وەی دگ مەسا وەی ئەو مەسا بۆ ئامان دەزانن وەی مەقسوود مامانە کەسە ئەو چاو مەسا داناسا وشف دانا يلا هاي بيجي بيت شوفيا الشوبي باقولاو امان خستي بنولي وخستي ناوشاني دايدا جوتي ماتولي وخستي ناوشاني دايدا جوتي ماتولي شنو عمرو تاوان شنو بما وسهلان براي خوشويست مشاري جوان برو شادية آمان جازة ماونا ديغم لدلكي من وكو كيو دماونا ديغم لدلكي من وكو كيو دماونا شنو